بەڵگە شەرعیەکان و واجبی تاکی مسلمانان لەسەر ئەو بابەتە چییە؟ بەو خواگەر ئەو جەمعە ئیسلامیانە ئەم کەناڵانە نەبێ، ئەو مینبەرانە نەبێ، دەنگی ئەوە نەبێ، زۆر بە ئازادی ترکیە ئەو تاوانانە بە ئاشکرا و فەخری پێوەکە نەیکەن. ئەبوو لێرە دەنگی تۆیە نایڵێ بە ئازادی ئەو تاوانانە ئەنجام بدات. شيخ عثيمين كبرسياري لي أكن أنا أرى أن الانتخابات واجب. خطأ نزان واجب ما ناشيه وايا. إن جاء لي باشا استفاديني عليه يكس برواته ويقصبك لو شيء خواي قرب بركة خاطئ شكل. كان الشيخ عزي كري عبد السلام الله أم قصا قاتنا ليه. الله أجر خائن يكو أخواني فاجر يكو أفجري خوان هل بجارد دنگ بدن خائنك ميدن أخوانك بدن بفاجرك ميدن أفجرك. كإمام شافعي فرميت شواني بيويز بو قسيتيا بكي بيدن يكات إقرار عزي كري عبد السلام أفرمي أجر بيتو بو بدسيناني ولايتك پاراستنی هەندێکی باشترە لەوەی هەمووی لە ناو بدەیت. بۆ تانە ئینسانی مسلمان بزانم تۆ کێ ئەخەیتە ئەو شوێنە ئیسلام بگەێنێتەوە شوێنە. کەسێکی شایستە باسی هەر شتێکاتە پێشەوە بەرژەوەندی ئەو میلەتەی تیانە بوو لەگەڵیان نەبێ. شتێک بەرێتە ئەوێنەوە خزمەتی ئەو میلەتە بکات. شتێک لەو شوێنە گەر شتێکە پێچەوانەی مەشروعێک بێ پێچەوانەی ئەم شەریعەتە بێت بڵێ من لەگەڵیانی مەشروعێ بەرێتە پێشەوە بڵێ کاکە من لەگەڵم. پاشان مسلمانان پیشاندن بە عەمەلی. دینی شاتووە بۆ ئەوەی کە ژیانی خەڵکی تۆ تعمیری سەر ئەرز بکەیت. کە جەمعە ئیسلامیانە کۆمەڵکە هاتووە کۆمەڵێ برا و خوشکی هێناوە ئەخۆتە زانی ئەهلی مزگەوتن ئەهلی قورئانن باڵاپۆشن مخالفەی شەرع مەگەر بە تەویلۆ ئەوەیان جار ئینسان مڵێ تاوانی شخصیە و هەومان گوناهمانەوە مینەکەی بەشی ئەوەی توی تایە کە کاکە ئەمن بە دڵ نەبوو ئەو هەڵبژێرم بۆ خۆمان بۆ کەس و کارمان بۆ ماڵ و منداڵمان زەرورە بڵێن کاکە گیان لەم خێرە بێ بەش نەبین ئێمە لەم تەعاونە بێ بەش نەبین ئێمە دواتر کاکە گیان ئەم ڕێگان چۆڵ کرد چونکە حتا ئەگەر دەنگیشکەم بێ ئەم کەمی دەنگە لە مەسلحەتی ئەو کەسانەیە کە ئەڵێن جاری وایە خەڵکێک دوێنەر کاکە حرامە دەنگ مەدەن کە کێ بە قسەیەمان ناکە هەر ئەوەی کە خەڵکی مزگەوتە ئەو خەڵکی خۆی هەر ئەڕوات تا دەنگی کەمتر بێ ئەو زیاتر ئەڕواتە شوێنەکە دوایە ئەو کاتە هەر مەشروعێ بێ سەلمێنێت لەسەر من و تۆی ثابت یەکەن و ئەی سەلمێنن بەهۆی کەم تەرخەمی خۆمانەوە بووە.